یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان لە هەڵەبجە بەڕێوەچوو. لەسەر لە بەیانی زووەوە هەوڵاتیان ڕوویان لە مزگەوت کرد و ئەرکەکانی پەیوەست بە جەژنیان جێبەجێ کرد. پاشان یەکتریان لە ئامێز گرت و پیرۆزبایی جەژنیان لە یەکدی کرد. ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە لە لامان، جژنە پیرۆزە لە هەموو مسڵمانانەکەین، بە تایبەت خەڵکی هەڵەبجە و دەڤەری ئەورامان. دیمەنێکی جوانە کە ئەمڕۆ هەموو گەنجان، هەموو پیاوان، هەموو مناڵان خۆیان ئەگەڕن و لە بەڕێکردنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا وەکو شێوە ئاهەنگێک لەم ڕۆژەدا جەژنیەکەنە دیاری و جەژنە پیرۆزە لە هەموو لایەکەکەن. قەیرانە داراییەکانی هەرێم و دواکەوتنی موچە هاوکات بوون لەگەڵ جەژن. بەشێک لە وڵاتیان چاویان لە موچەی مانگی سێ و هەندێکیشیان لە مانگی چوار بوو، بەڵام موچە دابەش نەکرا. لە گرژی و ئاڵۆزیەکانی ئێستای هەرێمی کوردستانیش ترسیان هەیە. تەمەناکەین کە ئەم بارودۆخە یاخود ئەم فەزایی کە باڵی کێشاوە بەسەر هەرێمی کوردستان لەو قەیرانە سیاسی دارایانی کە ڕویان کردوتە میلەت و لایەنە سیاسیەکان لەم جەژنەوە هەموو شتەکان بڕەوێتەوە و ئاوێکی ئارام بەسەر ئەم نالەباری و ئاگرا کە کەوتوتە ناو ماڵی کوردی ئاسایی بکاتەوە. جەژن وەک مامۆستایانی ئاینی دەڵێن پەیامی یەکتر قبوڵکردن و پێکەوە ژیانە. جەژن لە پێناو دڵخۆشبوون و پێداچوونەوەیە بە پەیوەندیەکان. پەیامی جەژن دڵخۆشکردنی ئێمەیە، تۆکمەکردنی ڕیزەکانمانە، ئاوەدانکردنی ماڵەکانمانە، تەباییە بۆ گەڕەک و دراوسێ و ماڵ و ئەندامانی خێزان، بۆیە بێ هەموو تاکێکی موسڵمان لەم جەژنە و لە جەژنی قوربانە ئەمە پەیامی بێ بزەی سەرلێ و پەیوەندی کۆمەڵایەتی برایەتی بەهێزکەین. بەشێک لە وڵاتیان دەڵێن لەم ساڵدا قەیرانەکان کاریگەریەکانیان زیاتر بووە لەسەر بۆنە ئاینیەکان، بەڵام لەگەڵ ئەوەشدا تێچووی بۆنە ئاینیەکان لە مانگەدا لەلایەن خێرخوازانەوە دابین کراوە. قەیرانەی کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم ڕوشی کردوتە جیهان، چکە لە هەر پارچەیەکی ئەم زەویە ئابینی شەڕ و ئاژاوەیەک ڕوویداوە. دیارە بۆنە ئاینیەکانیش بەدەرنین لەمەی کە قەیرانەکان تەئسیریان لێ بکەن. دیارە بۆنە ئاینیەکان وا هەستەکەم کە ئەمساڵ جیاوازتر بێ لە ساڵانی تر کە تەئسیراتێکی زیاتریان لە سەریان هەبووە. جەژن بۆنەیەکی ئاینی و کۆمەڵایەتیە و لە هەڵەبجە جگە لە پەیڕەوکارانی ئاینی ئیسلام، پەیڕەوکارانی ئاینی یاسانیش کە پێگاتەیەکی ئاینی جیاوازن ئەم جەژنە دەگێڕن. هەموو ساڵێک لە بۆنە ئاینیەکاندا سیمایەکی ئاینی و پێکەوە ژیان لە هەڵەبجەوە بۆ دەرەوە دەگوازنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.